خوای تعالی لقرآن پیرۆز ئەفەرمێ المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. ئیمانداران لە ئافرەتان و لە پیاوان هەندێکیان پشتیوانی هەندێکی تریانن، دۆستی هەندێکی تریانن. خۆشەویستەکانم ئەگەر ئێمە دۆستایەتی و پشتیوانی یەکتری نەبین واللهی کافران زاڵ ئەبن بەسەرمانە. ئەوەی کە مسلمانانی کوشتووە لە هەموو سەردەمەکانە ئەوەیە کە ئەم ڕوکنە گرنگەی عەقیدە جێبەجێ ناکەن، ئەم ئاەتانە جێبەجێ ناکەن کە پێویستە مسلمانان پاڵپشتی یەکتری بن، پێویستە مسلمانان پشتیوانی یەکتری ببن، سەرخەری یەکتری بن. یعنی ئەوە وەلا ئەوەیە یعنی تۆ دۆستت بێ پشتیوانی لێ بکەی سەری بخەی لە کاتی لێ قەومیانە لە کاتی ناڕەحەتیە ناکرێ بەرەڵایکەی، ناکرێ بڵێ من حەقم چییە. خوای تعالی لە سورەتی الممتحنە يا الممتحنة أفرمي يا أيها الذين آمنوا لا تتخذوا عدوي وعدوكم أولياء. أي كساني باورتان هيا يعني إيمانتان هناوة دجمنكاني منو إيوة ما كان بدوسو دجمني خوتان تلقون إليهم بالمودة باوشان بيا أكنوا دوستايتيان لقلا أكن وقد كفروا بما جاءكم من الحق. لكاتك أوان كافر بن بو حقي بو إيوة هاتوا آخر شون بيتو دوستايتي كسي بكي باوري بدينكت نبي باوشی پیا بکەیت و پشتیوانی بکەیت لە دژی مسلمان. آخر ئێستا خەڵکانێک هەیە دۆسایەتی کافرەکە دژ بە مسلمان. یعنی ئێستا خەڵکانێک هەیە لە وڵاتی ئێمە نابەتەنیا حتا ئیسا ئێمە کابرای کاتە عوزری ئەمەڵێ من کوردم ئەو عەرەبە بەس هەر لەناو عەرەبە بڕۆ گوێ بگرە سەدەها و هەزارەها خەڵکێ دژایەتی مسلمانەکانەکە و دۆسایەتی جوولەکە و گاورەکانەکە هەر لەناو عەرەبە. ئەوە تێنەگەیشتنێتی لە بیر و باوەڕی ئیسلام، ئەوە تێنەگەیشتووە لە عەقیدەی ئیسلام، تێنەگەیشتووە لەو ئاەتە هەر ئەسڵەن نازانێ ئەوە ئاەتە، هەر ئەوە نازانێ ئەوە قورئانە. ئێمە مەسئلەکە مەسئلەی دین و قورئانە، بۆ مەسئلەی هەوا و ئارەزوو نییە. یعنی من یعنی چیمە لە کابرایەکی فەلەستینی خۆم مەسئلەکە ئەوە نییە فەلەستینی من چی پەیوەندیەکم هەیە پێوە، هیچ پەیوەندیەکم نییە پێوە. مەوزوعەکە مەوزوع دینە خۆشەویستەکانم، مەوزوع عەقیدە و پیرۆزی دینی ئیسلامە. آخر ئەم مەوزوعە پێویستە ئێمە لێی تێبگەین، پێویستە ئێمە شارەزاییمان لێی هەبێ ئەم مەوزوعە. من مەسئلەکە بابی دین بوو، بابی دیندارێتی بوو، ئەو مەوزوعێکی من ڕۆژێکیان لێرە لە باسی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ وتم براینە من بۆ پێغەمبەرم خۆشەوێ، بۆ ئامادەم لە پێناوی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕوحم ماڵم مناڵم بکەمە قوربان. بۆ برا کامتان ئامۆزای پێغەمبەرن، کامتان پێغەمبەر مامتانە، کامتان پێغەمبەر خزمتانە. مەسەلەکە ئەوە نییە، والله مەسەلەکە ئەوە نییە. آخر باش شتەکانمان لێ تێکەڵ نەبێ. ئێمە بۆ قینمان لە ئەبوو جەهلە، بۆ قینمان لە فیرعەونە. برایە فیرعەون ماڵ کاممانی داگیر کردووە، ئەبوو جەهل هات ماڵ کاممانی خوارد. چی پارچەیەکی کوردستانی داگیر کرد؟ فیرعەون ها هیچ ئەسڵەن نایناسین ئێمە. ئەی بۆ قینت لێیەتی؟ ئەمە دینە، ئەمە عەقیدەیە، ئەمە عەقیدەیە خۆشەویستەکانم، ئەمە بیر و باوەڕە. ئەم مەوزوعە پێویستە بیری لێ بکەیتەوە، نابێ بە حەماسیانە و عاتیفی هاوسۆزی مەسەن بڕێشت وات پێ بکە لەم مەوزوعانە قسە بکەی. هەروەها خوای تعالی لە سورەتی التەوبە ئاەتی 23 فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا آباءکم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان. خوای تعالی فەرمی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە باوکتان، باوک بەڕێزان ئیتر لە باوک وڵاتر هەیە، براتان ئیتر لە باوک و برا بە وڵاترۆ نییە، یعنی لە نزیکیە. مەیان کەن بە دۆستی خۆتان، مەیان کەن بە پشتیوانیان لێ مەکەن، سەریان مەخەن ئەگەر بێت و حەزیان کرد لە کوفر و بێباوەڕی، کوفر و بێباوەڕیان دا بەسەری ئیمانە. ئەوە ئاەتی قورئانە. ئەمجا خەتەرترین شت لە دوای ئەوەیە، ئەی ئەگەر کەسێک کردی کەسێ وتی آخر بابا من ئەمە کوردە، بابا من دیفاع لە کوور دەکەم، ینی کوردێ ئەگەر باوەڕی بە دین نەبێ و منعی دین بکاو، منعی مزگەوت بکاو، دژایەتی دین بکاو، تۆ بیکەی بە دۆستی خۆت. خوای تعالی فەرمێ ومن یتەوەلەهم منکم فەئولئیک هم الظالمون. هەر کەسێ بیان کا بە دۆستی خۆیان ئەو کاسە زاڵمن. من کوردێکم ئەوێ باوەڕی وەکو من وابێ، دیندار بێ، ڕوو لەخوا بێ، خواناز بێ، ئەو کاتە ئامادەم حتا سەر ئێسقان دۆسایەتی بکەم،
ئامادەم حتا سەر ئێسخان خۆشم بێ غەیری کوردیش ئینگلیزیش بێ فارسیش بێ هەر کەسێک بێ ئەوەی ئینسانێکی چاک بێ و ساڵح بێ و ڕوولەخوا بێ لەسەر زەویە فەرقی نییە شتی برایەکە ئەوە لە بەشی کوڕەچاکەکانی ئادەمە لە بەشی کوڕەچاکەکەیەتی هابیل ئەوانەشی کە خراپن با باوکیشت بێ با برایشت بێ با ئامۆزاشت بێ با عەشیرەتیشت بێ با قەومیەتەکەشت بێ ئەوە لە بەشی خراپەکەیە بەڕێزان ئەوە لە بەشە خراپەکەیە لە قابیلەکەیە لە هابیلەکە نییە تۆ بێ ئەوەی ئادەمت بینی بێ بێ ئەوەی کوڕەکانی بینی بێ لە خۆ تۆ هابیلت خۆشەوێ قینت لە قابیلە ئیتر ئەمە وایە ئەمە دین تۆیە ئیسە بە هەر هەمووتان بڵێم ئێوە هابیلتان خۆشەوە قابیل گشتتان ئەڵێن ئێمە هابیلمان خۆشەوە بۆ چ هابیل مسلمانە پیاوی باشە بکوژ نییە دەستی لە کوشتنی کەسان نییە ئەی بۆ قینت لە قابیلە ئەڵێ لەبەرەوەی قابیل پیاوێکی خراپە ئێقینا هابیل کورد بوو قابیل عەرەب بوو نەوەڵڵا کورد و عەرەبە نەبووە لەو کاتە لەنەوەی نوح عەلەیهی سەلام بەرەبەرە ئینجا نەتەوەکان دروست بوونە یعنی کەوا بوو مەسئلەکە پەیوەندی بە مەسەلەی قەومیەت و نییە خۆشەویستەکانم ئەمە غەڵەتە بۆچوونێکی غەڵەتە ئەمە قەومچیەتی وای کردووە ئەو حیزبە نەکبەتانەوە و ئەم ئەفکارانە لەناو خەڵکا براوەکەنەوە ئەوانە وایان کردووە کە ئێمە ئەم ئەفکارانەمان بۆ دروست ببێ کابرا مادام فلان قەومیەتە بیکوژن بیبڕن مشکلە نیە دەستیان خۆش بێ ئەوەیان پێ بکەن ئاخر برابە نابێ هەر ئەویش لە کاتی خۆیان ئەوانیش ئاوایان بێ عینەن فکریان بۆ دروست بوو بۆ قەومچێتی عەرەبی و قەومچێتی فارسی و هیچ تورکی بۆیە ئاوایان بۆ ئێمە کرد ئەنفالمانیان کرد تیمەبارانمانیان کرد ئیسەیش ئەوە تا لە هەموو پارچەکانی کوردستانە زوڵممان لێکەن و تعدامان لێکەن هەر ئەو فکرەیە تێنەگەیشتنە لەم عەقیدە کابرای تورک لەم عەقیدە تێنەگەیشتۆ بۆیە تورکچێتی لەگەڵ ئێماکە هەروەها کابرای فارسیش هەروەها کابرای عەرەبیش ئەم فکرە بۆگە نەچۆتە ناو مێشکیان و تێنەگەیشتنیش لە قورئان و لە عەقیدەی ئیسلام